بەناوی خوای گەورە و میهرەبان ڕاگەیەندراوێک لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەوە ڕۆژی دووشەممە بەرواری 2017 کاتژمێر 11 سەر لە بەیانی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و سەرۆکی فراکسیۆنەکان و سەرۆکی لیژنەکانی یاسایی دارایی سامانە سروشتیەکان دەستپاکی بازرگانی کۆبوونەوەیەکی ڕاوێژکاری گرنگ بەڕێوەچوو سەبارەت بە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ دۆسیەی پاشەکەوتی موچە و چارەسەرکردن و ئامادەکاری بۆ دانیشتنی داهاتووی پەرلەمانی کوردستان لەم کۆبوونەوەیەدا گەیشتین ئەم ئەنجامانەی خوارەوە یەکەم بانگهێشتی نوێنەرانی حکوومەتی هەرێم کە ڕاست پێردراون بۆ بابەتی پێداچوونەوە بە سیستەمی موچە و پاشەکەوت و دەستەبەری شەفافیەت لە داهاتی نەوت و ئامادەکردنی کاندیدانی ئەنجومەنی سندوقی داهاتە نەوتی و گازیەکان و هەروەها چاکسازیە کارگێڕی و داراییەکان و سیستەمی بایۆمەتری بۆ ڕوونکردنەوەی ئەو ڕێکارانەی کە حکوومەتی هەرێم ئەنجامی داون پەیوەست بەم بابەتانەی سەرەوە لە کۆبوونەوەیکی هاوشێوەی ئەمڕۆ کە سەرۆکی فراکسیۆنەکان و سەرۆکی لیژنە پەیوەندیدارەکان کە لەسەر و ئاماژەمان پێداوە ئامادەی دەبن دوای لێگەیشتنمان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری کاتی دانیشتنی پەرلەمانی کوردستان بۆ ئەو مەبەستە بە زووترین کات دیاری دەکرێت زۆر سوپاس